لە دووەمین یاریەکانی قۆناغی دووەمی خولی نایابی عێراق بۆ تۆپی بالا چوار یاری لە شاری هەولێر لە نێوان هەشت تیپەکەی گەیشت و بەم قۆناغا ئەنجام درا. سەرەتا لە هۆڵیانەی ئەکاد ئەنکاوە هەولێر پێشواسی لە بەحری کرد. کوڕانی خاوەن خاک لە گێمی یەکەم ڕکابەرێکی بەهێزیان لەگەڵ میوانەکەیان کرد، بەڵام بەحری توانی دوجار گرێوی ئەم گێمە بباتەوە بە ئەنجامی 27-25. کوڕانی پایتەخت خۆیان بەدەستەوە نەدا و نوێنەرەکەی بەسڕایان تووشی شۆک کرد کاتێک سێ گێمی یەک بە دوایەکیان بردەوە بە ئەنجامەکانی 25-21 و 25-21 و 25-18. بەمەش هەولێر توانی دووەم سەرکەوتنی بە دوایەک لە خولەکە بنووسێتەوە. بەڕاستی ئەم قۆناغێکی سەختە، جێی ململانەی هەموو فەرێقەکانە فەرێقەکان بەهێزێکی گەورەوە دێنە ناو ساعە بە تموعی ئەوەی بگەنە مڕەبەعی زێڕی، یعنی ئێمە ئەلحەمدوللا بە ڕوعەتێکی گەورەوە ئەگەر شۆت شماندابی ئەوە توانیمانە سێ شۆتیان لێوە وەربگرینەوە بە ڕوعەتێکی گەورە. ئیترەوە ڕاضەیە دەڕوا و دێ و دۆڕان هەیە و برنەوە هەیە، ئەلحەمدوللا توانیمان دووەم یاری سەرکەوتم ببین. ئەلحەمدوللا فەزلی خوای ئینشەڵا بەردەوام دەبین لە سەرکەوتنەکە. هەر لە هۆڵیانەی ئەکاد پێشمەرگەی سلێمانی ڕوبەڕووی مەسافی شیمال بیەوە. سەرەتا پێشمەرگە گێمی یەکەمی زۆر بە ئاسانی و بە ئەنجامی 25-14 بردەوە، بەڵام مەسافی شیمال جیاواز گەڕایەوە و دوو گێمی لە پێشمەرگەی سلێمانی بردەوە بە ئەنجامی 25-22 25-21 و لە یاریەکە پێشکەوت. پێشمەرگەی سلێمانی هەوڵەکانی چڕ کردەوە بۆ ئەوەی ئەم گێمە بباتەوە یاریەکە یەکسان بکاتەوە، توانی بە ئەنجامی 25-19 پێش بکەوێت. گێمی پێنجەم و کۆتایی بووە یەکلاکەرەوەی یاریەکە. کوڕانی سەوسپۆش باڵا دەست بوون و توانیان بە ئەنجامی 15-10 پێش بکەون و لە یاریەکە با سێ گێم بەرامبەر دوو گێم براوە بن و دووەم سەرکەوتنی بە دوایەک لەم قۆناغا بنووسنەوە. ئێمە وەکو یانی پێشمەرگە ڕاستی ئەم شێوازی یاریکردنەمان بەدڵ نەبوو، چونکە شێوازی کۆمەڵە لە قۆناغی هەشتیا زۆر قورسە بۆ نادیەکان. تۆ ناتوانانی هەموو حوت یاری بەسەرێکەوە وەکو پێویست یاری بکەی. یاریزانەکان زۆر هیلاکە بن، چێژی یاریەکان کەمە بێتەوە، ئیسابە توش یاریزانە بێ ئیسا بۆن و ئەمڕۆ ئێمە دوو یاریزانمان توش ئیسابە بوو. ئەگەر چوونە هاتن وای کێشەمان نەبوو، بەڵام بۆ بەیانی کێشەمان بۆ دروستە بێ. یاری ئەمڕۆمان مەسافی دوو یاریزانی زیاد کردو، دوو یاریزانی پیشەگەری زیاد کردووە، تیپێکی باشن. منافەسەمان بۆ هەتا لە قۆناغی سەرکەوتنەکانیشا، بەڵام سوپاس بۆ خواتوانیمان سێ بە دوو کۆتایی پێبێنین، ئەمەش نەتیجەیەکی باشە بۆ یاریەکانی داهاتوو ئینشەڵڵا. دەوری هەشت دیارە هەموو یاریەکان بە قۆتە، یاری ئاسانی تیان نییە و چاوەڕێژکە هەموو یاریەکان ئەوە بە قۆت بێ، لەبەرەوە هیچ یاریەک بە ئاسانی تەواو نابێ. ئەمڕۆ ئێمە یاریە باشمان کرد، بەڵام نەمانتوانی بیبینەوە، نەمانتوانی باشی ئەوەیە تۆ ببیتەوە. دەستخۆشی لە هەموو لایەکەم. لە دوو یاری دیکە کەوا لە هۆڵی کۆلێژی پەروەردەی دەستەوی زانستە وەرشەکانی زانکۆی سەلاحەدین بەڕێوە چوو. شۆرتا بە زەحمەت و بە سێ گێم بەرامبەر دوو گێم لە جێیشی هاوشاری بردەوە و غازی جنوبیش بە سێ گێمی بێ وەڵام لە حەبانەی بردەوە. لە سێمین یاریەکانی ئەم قۆناغا هەولێر ڕوبەڕووی غازی جنوب دەبێتەوە، پێشمەرگەی سلێمانیش بە جێیش دەگات. شۆرتا و حەبانیش ڕوبەڕووی یەکتر دەبنەوە، بەحریش ململانەی مەسافی شیمال دەکات. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.